باوکەجان ئەو ئاوی ساردم بۆ هێنای کوڕم ئاوی سارد ناخۆم قوڕگماتۆتەوە یەک حەزم لە ئاویشی لە تێنا ئەی باو کەسە تۆتێ گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورآن ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی کوڕە باوکە چی تۆشی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە پیاوی مۆلی دەکەی لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر سەمیرە چییە سەمیرەی کچەم هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیری باوکە بە قورآن خەریکە تێکمەی تۆ ئەی تۆ کامیانی وڵە من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورآن شێت مەکەی تۆ ها ئەی ڕۆڵە تۆ بۆ زەمیرە تۆ بخۆ. میوە هێناوە خیارێکە بۆ قاشکەم ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە خوا عکسی ترێ بۆ وێنە مەڵێ حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم لە نازانم هەڵوژەیە ئەی بۆ بە مناڵی ئەو نردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکەوەی سە بۆ نایخۆی تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هاوە باوکەی جان تۆ بۆ واکەی بە قوربانەکەم هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوڕە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شفرە لێمان کردەوە یعنی چی لێها مرد تا ئێستا چاوەڕێ سێوەکەیت ئەرە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن وشی دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زێباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵنێ جۆلانەکە بڵێ ئەوەش بڵێ پاڵنێ بایە جوان نییە باوکە ئەوە چێ بوومە لەرزەیە ملەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاش ئەیاخوا فەرمۆن کاک نیعمەت دە فەرموو فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو سلام علیکم کاکە سەردار چۆنی باشی سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ باسێ تۆ باشی نیعمەتخان نزیکە گەڵایەش خانیە خوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام خەی چۆنە واللهی جامام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیزگیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەلمی ناناسێت ئەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جعفەر چۆنە باشە شکۆر جعفەرکیە مامە قەیز خودە مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا قەینا دەوازی لێ بێنەر چێتەوە ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەت مناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕۆێن ئەمە عیبە کاکە ئەیدە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفاوە بە قوربان لی مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسە زلاکە وەرە خەتەکەی چێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبر شتەکە ئاواییە یەتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین داخ دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ بەخوا ئەڵم خۆی پیس ناکات باوکە واللهی بەرە وەڵڵا وا گەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکەمە خەمە گەورەکە بەخوا ئەگەرم جایە دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانە بەتانی چی بەس ڕەحمەت لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیسەکەن فڕیانە لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ وای دەست و خۆش بارەوە بارەوە دەست و خۆش ئەڵێم حەزی لە چییە مامە قەیز بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوەتە سەرەوانێ بۆ یەکەم قەرەخرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆتانێن قەرە چییە قەرە خەرمان ئەوە نیە وەکو ساوە خزمانە ئامۆزامانە ئامۆزامان ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە ئەمە باوکم و خاتی خۆشن و مێردن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات کوڕی ئاخر باوکە خر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوشخان کە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاو ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەنە مالە دەمێ گەلاوشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەری ئێوە ئەمانە خزمەتەکەن ئێمە کێ خزمەتماکە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆ هیچ ناخۆم بەخوا
نەنە بەیانی چێشتوناتان بۆکەم هەسەدی با بڕێن خوا عسیرتان کێشە با بڕێن ئەسێن نییە کاکم ناڵەکەم بە تنیایە لە خزمەتان نبووین یەخوا بەخێر بێن ماڵتان چیە باجی نیحمە دەڕوا باجی نیحمەتی چێەوە تۆ بۆ هەر شەکلەکەی دێ خەی خوا حافیزتان بێ خوا حافیزتان بێ بەخێر بێن یاخوا هاتان لەگەڵ ئەرێ باوکە تۆ بۆ حای منێ برد بۆ چێ بهات کورە میوانانە ئاخە دوو قسەی ڕێک و پێکم کردایە وەڵا ئەو ژنە جوواکی لە بۆ بۆچی بۆ مارە نەکردم شۆڕ ناکە و جوانە بەڵێ